بینوانی بەڕێز خۆشەویستانم ئەم کاتتان باش بە خۆشحاڵی و لە ئەڵلقەیەکی نوێی بەرنامەی چاوپێکوتن لەگەڵتانم بۆ گفتوگۆکردن لەسەر پرس و بابەتێکی دیکە. لە مەڵقەی ئەمجارەی بەرنامەکەمانە گفتوگۆکەین سەبارەت بە گوتاری بزوتنەوەی نەتەوایەتی کوردی یاخود ناسیۆنالیزمی کوردی. ئایا سەرهەڵدانی بزوتنەوەی نەتەوایەتی کوردی لە کوردستانی عێراقدا بەرهەمی چ هەلو مەرجێکی کۆمەڵایەتی و سیاسی بۆ لەسەر ئەستی ناوخۆی و جیهانیشدا؟ ئایا گوتاری ئەم بزوتنەوەیە لە دوای ڕاپەڕینەوە بۆ پێکهاتەکانی دیکەی عێراق و بۆ ناوەن تا چەند گوتارێکی لۆژیکی و بابەتی بووە و ڕەچاوی هەلومەرجی کۆمەڵاتی و ئابووری کۆمەلگای عێراقی کردووە کە کۆمەلگایشی فرەنەتەوە و فرەئاین و فرەزمانە. لە ئێستادا ناسیۆنالیزمی کوردی بەم گوتارەوە تا چەند دەتوانێت ناوچە دابڕاوەکان بەتایبەت کەرکووک و ناوچەکانی دیکە کە پێکهاتەی جیاوازی تێدایە بگەڕێنێتەوە سەر هەرێمی کوردستان. ئەو گوتارەی تا ئێستا ناسیۆنالیزمی کوردی لەو ناوچاندا کاری پێکردووە تا چەند گوتارێکی عەقلانی و بابەتی بووە. چه جیاوازێک هەیە لە بینی چەمکی نەتەوایەتی و نیشتیمان پەروەریدا؟ تا چەند ئەم دوو چەمکە لە ناوەندی ڕۆشنبیری و سیاسی ئێمەدا بە شێوەیەکی دروست و زانستی بەکارهێنرێن. بۆ گفتوگۆکردن سەبارەت بەم بابەتە و ژمارەیەک پرسی دیکەی پێوەست بەمە میوانداری بەڕێز نووسەر کامیار سابیرمان کردووە کە کامیار بەخاتم دەگەم. خۆشحاڵم و ڕێز و سڵاوم بۆ بینەرانی بەرنامەکەتان. زۆر سوپاس. دەمەوێت سەرتا لەوێەوە دەست پێ بکەم کە بزوتنەوەی ناسیۆنالیزم بە شێوەیەکی گشتی وەک دەزانین هەلومەرجێکە بەرهەمی مۆدێرنزمی خۆرئاواییە و لە دنیای ڕۆژهەڵاتیشدا لە دنیای عەرەبی و تورکیشدا وەکو کاردانەوەیەک بەرامبەر بە مۆدێرنیزمی خۆرئاوایی یا ناسیۆنالیزمی خۆرئاوایی ئەم بزوتنەوەی هاتووتە دنیای ڕۆژهەڵاتەوە. لە کوردستانە لەدایکبوونی بزوتنەوەی ناسیۆنالیزمی کوردی بەرهەمی چه هەلومەرجێکە؟ بەرهەمی جوڵانەوەیکی واقعی و بابەتەیە کە پێویستی کۆمەلگای کوردی و گەشەکردنی خواستوەتی یان چی؟ بەڵێ سەرەتا با لێەوە دەست پێ بکەم باسیەوەت کرد کە ناسیۆنالیزم بەرهەمی مۆدێرنەیە خود بەرهەمی مۆدێرنەی ئەوروپیە. ڕاستەکەی لە ڕووی دیرۆکیەوە ئەمە حقیقەتێکی دروستە، بەڵام ئەگەر بێگەڕێنەوە بۆ سەر دیرۆکی ناسیۆنالیزمی کوردی بەتایبەتی وەکتەوە ئاماژە پێکرد لە کوردستانی عێراقدا، سعدەدین ئیبراهیم یەکێکە لە سکۆلارەکانی دنیای عەرەب میسریە لە زانکۆی قاهرە توێژینەوەی لەسەر ناسیۆنالیزمی عەرەبی و بەراوردکردنی بە ناسیۆنالیزمی تورکی کردووە. ئەو ڕێک سەرنجامەگا بۆ قەناعەتەی کە ناسیۆنالیزمی عەرەبی یاخود عروبە لەسەر وێڵداشی پانتۆرانیزم و پانتورکیزمەوانێ لەدایک بووە، بەتایبەت سەردەمی ئیتیحادی تەرەقی و پێشتریش و دواتریش. ئەو ناسیۆنالیزمە عەرەبیەی یان ئەو عروبەیەی کە دنیای عەرەبی گرتەوانێ و بەتایبەتیش لە وڵاتانی وەکو سووریا و عێراق و میسر، بەتایبەت لە سەردەمی جەمال عەبدولناسر و عروبیەکانی ئەو کات و دواتریش هەردوو وێژنی بەعس، وێژنی سەدامی، وێژنی ئەسەدی لە عێراق و لە سووریادا، ناسیۆنالیزمی کورد لەو هەلومەرجەدا دیارە کە مەبەستمەوە لە کوردستانی عێراقدا قسە دەکەین لە ئەوەی کە بە کوردستانی باشوور ناسراوە. کۆمەڵێ سکۆلاری کورد، کۆمەڵێ عەلامەی کورد، کۆمەڵێ سیاسی کورد بەتایبەتیش خوا لێ خۆش بێ ئیبراهیم ئەحمەد ئەم چەمکەی تیۆرایز کرد، چەمکی ناسیۆنالیستی کوردی بە کوردایەتی هێنایە ناو ئەدەبی سیاسی کوردەوە بە شێوە با بڵێن بە فۆرمەلەیەکی سیاسی تیۆرایز کراوە. ئایا کوردایەتی ئەگەر پرسیارەکە بێتەوەی ئایا کوردایەتی ڕنگدانەوەی بزوتنەوەی نەتەوایەتی کووردە؟ لە ڕووی فکری و سیاسیەوە دەکرێ بڵێ بەڵێ، بەڵام ئایا کوردایەتی تا چەند توانێتی ئەم ڕەهەندە سیاسیە کولتوریە بە ئامانج بگەێنێت؟ پرسیارەکە لێرەدایە من پێم وایە ڕەهەندی ناسیۆنالیزمی کورد ئەگەر دابینین لە پەنجاکان و شەستەکانی سەدەی ڕابردووە و تا ئێستاش ئەو ئامانجانیان ئەو ئەجەندایانەی نەهێناوەتە دی کە بۆی دروست بووە لە ئەساسدا، چونکە هەر لە سەرەتاوە بە سەقەتی لەدایک بووە، هەر لە سەرەتاوە بە لاساییکردنەوەی پانعەرەبیزم و عروبەی عەرەبی لەدایک بووە. کاتێک لە ڕووی تیۆریەوانێ فۆرمەڵەکەی سەقەت بێت بە دڵنیاییشەوە لە ڕووی کردداری شەوانێ بەرهەمێکی باشی نابێت. بەڵام ئێمە تەبینێوارکەین بزوتنەوەی ناسیۆنالیستی کوردی لە سەرەتاکانیەوە جەختکردنەوەیکی بەردەوامی هەیە لەسەر برایەتی کورد و عەرەب. برایەتی کورد و عەرەب زۆر کۆنا تاریخ شاهیدە، یا هەموو ئەو ئەدەبیات و ئەو گوتارە سیاسیانەی کە تاکید لەسەر هاوبەشێتی ژیانەکەنەوە لەگەڵ نەتەوەی عەرەبە. چۆن لە کاتێکە عروبا یا ناسیۆنالیزمی عەرەبی بۆ فۆرما باڵا دەستە ئێمە بینومانە ناسیۆنالیزمێکی شۆفێ نییە،
بەڵام ئەم تایپەت لە ناو بزوتنەوەی کوردایەتی ڕەنگی نەداوێتەوە. بەڵێ پرسیارەکە بەوە گرێ دەدەم پرسی ناسیۆنالیزم لە ناو کووردا تا ئێستا ڕەخنەگرەکانی دوو قوتبی ئایدۆلۆژی بوونە، قوتبی کۆمۆنیزم لەگەڵ قوتبی ناسیۆنالیزم ببوورێت لەگەڵ قوتبی ئایدۆلۆژیای ئیسلامیدا یان ئەوەی کە بە ئیسلامی سیاسی ناسراوە. کۆمۆنیزم بە شێوەیەکی زۆر کرچووکاڵ بە شێوەیەکی با بڵێن سوکایەتی پێکردن بە شێوەیەکی گاڵتە پێکردن بە ناسیۆنالیزم ڕخنەی گرتووە. وتاری ئیسلامی سیاسیش بە هەمان شێوە لە دیدی ئایدۆلۆژیای ئیسلامی سیاسی و ڕخنەی ناسیۆنالیزم گرتووە. من پێم وایە هەردوو ڕخنەکەی ئەو دوانە پەیوەندی بە ڕەهەندە سیاسیە کولتوریەکەی ناسیۆنالیزمەوە نییە. ئەوەی کە تۆ دەڵێی ڕاستە لە سەرەتادا وتاری ناسیۆنالیزمی کورد دەستی پێکردو بە برایەتی عەرەب و کورد بە تایبەتی لە شارەکانی گۆراندا کە گۆران وەکو قوتابخانەیەکی سەرەکی شعری کوردی دەژمێرێت، قوتابخانەیە کە ئاڵوگۆڕێکی گەورەی بە شعری کوردی لەو قۆناغدا کرد بۆ قۆناغێکی باڵاتر، بەڵێ جەختیرن لەوە کراوەتەوە کە برایەتی کورد و عەرەب. کەواتە بەچی تۆ پێمان ئەڵێی لە عروبەوە سەرچاوی گرتۆ فۆرمە عروبیەکە هێناوەتە ناو بسوتنەوەی کوردایەتیەوە؟ ئەگەر عروبە لەسەر ئەوە ئەساسە دروست بێت کە هەموو نەتەوەی هەموو عالەمی عەرەبی هەموو جیهانی عەرەب وابەستە بکە خاکی عەرەب ئەوەی وڵاتانی عەرەبی بەس بۆ عەرەب بۆ ئێثنیکی عەرەب بۆ ئەوەی بە عەرەبی پێ دەڵێن بۆ عەرقی عەرەب، کوردایەتیش ئەگەر تۆ شتێک لە فۆرمەلەکەی لەوە وەرگری بە هەمان شێوە دەبێت. کوردایەتی ئەگەر بیکە بە ئینگلیزی ئەبێتە کێدشنس. من نازانم بە عەرەبی چی دەرێچێت، هەر پێم وایە بە لە ئەدەبیاتی عەرەبی هەر بە ئەلکوردایەتی دەنووسرێت. کوردایەتی جەختکردنەوەی لە ئێثنیکی کورد، کوردایەتی هەر لە لەینەکەیەوە هەر بۆ خۆی لە ڕووی چەمکەکەەوە لە ڕووی زمان ناسی شەوانەیە چەمکی کوردایەتی چەمکێکە بەڕاستی لە زمانی قاچاقچی بازارڕێتیەوە هاتووە. بۆ نمونە مەسەن قاچاقچیەتی وشەی چیەتی کوردایەتی ئەم کورد ینی وشەیەکە داتاشرا وشەیەکە لە ناو ڕۆحی زمانی کوردیەوە دروست نەبووە. کۆمەڵێ سیاسی و کۆمەڵێ خەڵکی با بڵێن ناسیۆنالیست دایان تاشیوە. لەو ڕوانگەوە دەڵێم کوردایەتی بە هەمان شێوە هەمان ئەجەندا هەمان مەوداکانی عروبەی هەڵگرتووە و من پێشم وایە کوردایەتی بەڕاستی گوناهە بەکاربێنی ئەگەر کەسی تۆ دیقەتی بدە. زۆربەی هەر زۆری ڕۆشنبیرەکانی کوردەوانی کە لەسەر فکریش دەکەنەوانی کە توانای بەرهەمێنانی فکریان هەیە وشەی کوردایەتی بەکار نایەن، تەنیا ئەو سیاسیانە بەکاری دێنن کە دەیانەوێت بازاڕی پێگەرم بکەن. تەنانەت سیاسیە کامڵەکانیش مخەزڕەمەکانیش لە حاڵەتی ورد و دقیقدا بەکاری نایەن. بۆ نمونە جەلال تاڵەبانی وەکو سکرتێری گشتی یەشێتی نیشتیمانی کوردستان و سەرۆکی کۆماری عێراق ئێستا ئەگەر لەگەڵ میدیای عەرەبی و ئینگلیزیدا چاوپێکەوتنی لەڵا بکەی وشەی کوردایەتی بەکار نایەنێ، بەڵام لەگەڵ کووردا ئەمە ڕەنگە بەکاربێنێت. بەڵام ئێمە لە مێژووی ئەو جوڵانەوە سیاسیی کە پێوەتە ناسیۆنالیزمی کوردیان ئەگەر دەستەواژەکە ئەوەی کە تۆ بەکارهێنیتەوە کوردایەتی ئەوە بەکاربهێنین، ئێمە لە ناو گوتاری ئەم دەستەواژەیەدا گوتارێکی شۆفێنی تون بەرامبەر بە نەتەوە لە هەندێک حاڵەتی کەم و بەرتەسکان نەبێ بەرامبەر بە نەتەوە ناکوردەکانی هەرێمی کوردستان نابینین. بۆ نمونە بەرامبەر بە نەتەوەی عەرەب نایبینین، بەرامبەر بە نەتەوەی تورکمان نایبینین، بەرامبەر بە سریان و پێکاتەکانی تیکە نایبینین. لە کاتێکە لە گوتاری عروبەیە هەموو ئەو کەسانەکە زمانیان جیاوازە بە عەرەبێکی دیکە لە ناو عروبەیە لە قەڵەم ئەدێن. پێتوانی ئەمە فارقێکی ئەساسی نێوان چەمکی کوردایەتیە کە جایگاتەوە لە عروبەکە هەمیشە وتر بکراوە بە جۆرێک لە شۆفێنیزم. تا ڕادەیەکی زۆر پرسیارەکە دروستە بەو ئاراستەیە کە عروبە لە ئەجەندای سیاسی حیزبە سیاسەکانی دنیای عەرەبدا و لە قیاداتی سیاسی عەرەبیدا ڕەنگی داوەتەوە و شانازیشان پێوە کردووە. کورد ڕەنگەوانە بوو بێت منش لەگەڵتام بە تایبەتی لە بزوتنەوەی ڕزگاری خوازانی کووردا و بە تایبەتی لە سەردەمی خوا لێ خۆشبوو بارزانیدا بارزانی زۆر جەختی لەوە کردوتەوانێ کە خەباتی ڕزگاری خوازانەی گەلی کورد لە کوردستانی عێراقدا دژی عەرەب نییە. ئەمە یەکێکە لە هەرە ئەو چەمپ و تێڕوایینە ئینسان دۆستانەی بارزانی هینی کردووە با بڵێن فۆرمەلەی کردووە. بەڵام لە ئەرزی واقعدا ئێمەش گوتاری سیاسی گوتاری ناسیۆنالیستیمان هەیە، ڕقبوونەوە لە عەرەبمان هەیە، ڕقبوونەوە لە تورکمان هەیە. من پێم وایە ناکری ئەمە نادیدە بکەین. وتاری ناسیۆنالیزمی کورد بە تایبەت لە ناو کۆمەڵێ سکۆلار و کۆمەڵێ ناسیۆنالیستی کووردا و بە تایبەتیش ناسیۆنالیزمی تاراوگەدا ئەوەی کە پێ دەوترێت دایسپۆرای کوردی ئەم وتارە هەیە، ئەم گوتارە هەیە دش بە عەرەب دش بە مەسەن بۆ نمونە ئێستا دوور نەڕێن ڕاستەکەی ئەوەی تۆ دقیقەن جارێتتر سەری هەڵدایەوە گوتاری شۆڤینیزمی عەرەبی گوتاری عروبە
لە تێڕوانینەکانی مالکی سەری هەڵدایەوە ئەوە بوو ناماقۆڵێکی سیاسی گەورەی کرد کە من پێم وایە کورد دەبێت لەسەر ئەمە لێ خۆش نەبێ و بە شوێنی دابچێت تا ڕادەی داوای لێبوردنیشت ئەوە بوو کوتی ئەم شەڕە بەو شێوەیە بەڕا دەبێتە شەڕی کورد و عەرەب ئەمەی وت ئەمەی باشکراوت بەڵام کورد ئەمەی نەوتووە نا سەرکردایەتی سیاسی یەکێتی یا خود پارتی ئەمەی نەوتووە بەڵام لە ئەرزی واقعدا لەناو ئەدەبی کوردیدا هەیە بوونی هەیە کاک کامیار تۆ پێشتت پێ دوتین فۆرمەلەکردنی هەڵەی گوتاری بزوتنەوەی ناسیۆنالیستی کوردی هۆکارێکی سەرەکی بووە بۆ بە ئاکام نەگەشتنی ئاماجەکانی بزوتنەوەی ناسیۆنالیستی کوردی پرسیارەکەی من ئەوەیە خەلەلی گوتاری ناسیۆنالیزمی کوردی لەکوایە ئەو کەم و کوڕانەی کامانەیە کە وای کردووە کوردایەتی نەتوانێت ئاماجەکانی خۆی بپێچێ من لە ڕووی تێوەریەوە من ئاوهایی بۆیە دێمە خوارەوانێ ناسیۆنالیزمی کوردی لە سەرەتای دروستبوونی تا ئێستا شێوەیەکی ئێتنۆ ناسیۆنالیزمی هەڵگرتووە یان ئەوەی لە ئەدەبی کوردیان ناسراوە ناسیۆنالیزمی ئەتنیکی ناسیۆنالیزمی عەرقی تەنانەت بووە بە ناسیۆنالیزمی خێڵەکیش ناسیۆنالیزمی تیرەیی ناسیۆنالیزمی بەرەبابی ناسیۆنالیزمی حیزبی ناسیۆنالیزمێک کە ئایدۆلۆژیای حیزبێک بنەماڵەیەک لۆبیەکی دەستڕۆیشتووی لەناو حیزبێکە یان دوو حیزبیان حیزبێکە فۆرمەلەی کردووە ئالێرەوەی من دەڵێم ئەم وتارە سیاسیە ناسیۆنالیستەی کورد ڕەهەندە نیشتیمانەکانی بزوتنەوەی ڕزگاری خوازی کوردی داپۆشیوە لێرەدا پرسیارەکە ئەتوانی بە شێوەیەتر هەنکەی داڕێژیتەوە ئایا جیاوازی چییە لە نێوان ناسیۆنالیزم و نیشتیمانی بووندا یان بە تێڕوانینە سیاسیە تێوریەکەی ناشنالیزم ئەند پاتریۆتیزم یانی ناسیۆنالیزم کە لە ئەدەبی فڕەنسی وەرمانگرتووە لەگەڵ پاتریۆتیزم کە ئەبێتە ئەگەر پێم وایە گەر لە ڕووی زمان ناسیەوە بە هەڵەدا نەچووم دەبێتە نیشتیمانی بوون من پێم وایە ڕەهەندە نیشتیمانەکانی بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد کەوتۆتە ژێر پێی ناسیۆنالیزمێکی عەرقی یان ناسیۆنالیزمێکی ئێتنیکیەوانێ و ئەم گوتارە تونندڕەوە ڕادیکاڵە فەندەمێنتالیستیە بووە بەهۆی ئەوەی کە خەباتی سیاسی و کولتوری کورد بە ئامانج نەگەێنێ ئەنیان لای کەم یەکێ بێت لە فاکتەرەکانی فاشل بوونی بەڵێ کاک کامیاری یەکێک لەو سەردەمە تازانەی کە بە قۆناغی تازەی بزوتنەوەی کوردایەتی لە قەڵەمەدە ئەویش ڕاپەڕین و ئازادکردنی شارەکانی کوردستان بوو وە گوێزانەوەی خەباتی ڕزگاری خوازی کورد بوو لە شاخەوە بۆ شار و ئەزمموی حکومڕانی لە ناو شارە پرسیارەکەی من ئەمەیە تا چەند گوتاری ناسیۆنالیزمی کوردی گۆڕانی لە خۆیان دروست کرد لە شاخەوە بۆ شار و گوتارێک بێکە بتوانێت لەگەڵ جۆری تازەی ژیانی کوردایەتی کە حکومڕانی شارەکانە بگونجێ گوتاری ناسیۆنالیزمی کورد لە شاخەوە گەڕانەوەی بۆ شار بەتایبەت لەو سێ شارەیە لە دوای ڕاپەڕینە دیارە ئەوە بوو کە کەرکووکمان لە دەست چوو لە سەرەتای ڕاپەڕینە کۆنتڕۆڵ کرا لایەن کوردەوە لەلایەن زۆرینەی کوردەوانی و دوای ئەو بوو پاشە شکرا بەرحاڵ قسەم لەسەرەوەیە لە 1990ەوە تا 2003 گوتاری ناسیۆنالیزمی کورد لە شاخە و کە دابەزی وە شار ئەمە زۆر قسەی لەسەر کراوە بەڵام نەیتوانیوە یەک شتێ بکات نەیتوانیوە خەباتی سیاسی و کولتوری کورد کە لە شاخە بە تفەنگ خەباتی بۆ دەکرد لە زیندانەکانە خەباتی بۆ دەکرد خەباتی جەماوەری و خەباتی خوێندکارانی سەردەمانی هەشتاکان و هەفتاکان نەتوانرا با بڵین مۆبەلایز کرێ بۆ شتێک کە ڕەهەندی نیشتیمانی بگرێت ئەوەیە کە ئەیبینین تا ئێستاش دوو حیزبی کوردی دوو ئایدۆلۆژیای سیاسی جیاواز لە دوو تێڕوانینی جیاوازەوە بۆ هەرێمی کوردستان دەڕوانن بەداخەوە پاش لە 1990 کە دەکاتە 21 ساڵ تا ئێستاش سەرڕایەوەی دیفاکتۆیەکی سیاسی جیۆگرافی هەیە کە ناوی هەرێمی کوردستانە بەڵام تا ئێستاش ئەم دیفاکتۆ سیاسیەی کە هەیە هەر ئەم دوو حیزب بە خۆیان دیسنترالایزیان کردووە دیسنترالایز بۆ مانایی دابەشیان کردو بۆ مانایی کە شەقیان کردو بۆ مانایی یەکەیەکی یەکانگیری سیاسی و کولتوری و ئابووری لە نێوان هەرێمی کوردستان لە نێوان گەرمیان و سلێمانی لەلایەک لەگەڵ هەولێر و دۆهۆکدا بوونی نییە ئەمە خەتەرە بۆ ئەوەی کە لە داهاتووی نزیک و داهاتووی دووریشدا بۆ ڕەهەندی گەورەتر بۆ گەڕانەوەی کەرکووک یان بۆ ئەوەی کە بە ناوچە جێناکۆکەکان ناسراوە خەتەری بۆ سەر ئەوانش دەبێت کاکەمیار ئەو ئەزمونانەی کە لە ناو شارە ناسیۆنالیزمی کوردی هەیە بووە لە پارچەکردنی حکومڕانی کوردی و لە زیندووبوونەوەی ڕەگەزی خێڵایەتی لە ناو حکومڕانی کوردیەوە لە هەندێک تۆشە دەکەن پێمان بڵێن لە بنەڕەتدا ناسیۆنالیزمی کوردی بوونێکی ڕاستەقینە و بەرجەستەی نەبوو بەقەدەوەی بانگەشەکارێک بۆ ناسیۆنالیزم نەک وجودێکی ڕاستەقینی ناسیۆنالیزم و بزوتنەوەیکی سیاسی ناسیۆنالیستی لە ئارای هەبێ بە دەلیلی ئەوەی کە ناتوانێت مەفهومی
نەتەوە مەفهومی نیشتیمان پەروەری لە کۆی ئەو ناوچەی کە هەرێمی کوردستان حکومڕانیەکەن بچەسپێنن و بخەنە ئەرزی واقعەوە ڕای تۆ لەمایە چۆنە؟ لێر بەوێ دەست دەکەم ئەو پرۆفیسەرەی کە سەرۆکی زانکۆی کوردستان بوو عەلی چێ پێوت دکتۆر عەباس وەلی دکتۆر عەباس وەلی دەم خۆش دکتۆر عەباس وەلی لەسەر ئەمە تێژنوویەکی جوانی هەیە ئەو دەڵێ کورد ناسیۆنالیزمی بێ ناسیۆنالیستی هەیە ئەمە لە چی وەگەیشتە بەم تێڕواینە عەباس وەلی ئەڵێ بزوتنەوەی ناسیۆنالیزم بزوتنەوەی قەومی بزوتنەوەی نەتەوایەتی کورد تێورایزی چەمکی ناسیۆنالیزمی نەکردووە بەمانە نیشتیمانیەکەی تەنانەت بەمانە نەتەوەیەکەشی چونکە ناسیۆنالیزمی کورد تا ئێستاشی لەگەڵا بێت تا ئەم لەحزەی کە من تۆش قسەی لەسەر دەکەین ناسیۆنالیزمێکە لە فۆرمی حیزبە لە فۆرمی ئایدۆلۆژیای بنەماڵەییدا لە فۆرمی ئایدۆلۆژیای ناوچەگەراییە ئەکرێ بڵین ناسیۆنالیزمی کوردی لە ناخەوە داڕزاوە ناسیۆنالیزمی کوردی لە ناوخۆیدا هەناوی گەلی کوردی هەناوی نەتەوەی کوردی دیارە قسە لەسەر کوردستانی عێراق دەکەم چونکە گەلی کورد واقعەتێکی سیاسی و هەرێمایەتی و جیهانیشەیە کە گەلی کورد لە کوردستانی عێراقدا لەگەڵ بەشەکانی ترە جیابەتەوانێ لە ڕووی سیاسی و جوگرافیەوانێ من مەبەستەکەم ئەوەیە کە بڵێم بەڵێ ناسیۆنالیزمی کورد نەیتوانیوە فۆرمەلەی خۆی بکە بە شێوە سیاسی و تیۆریەکەی دای بەزێنێ بۆ ئاستی ڕەهەندی نیشتیمانی ئەو گوتارە سیاسیە توندڕەوەی کە لە شاخیش هەی بوو ئەگەر هەبوو بێت نەیتوانیوە فۆرمەلەیکە بۆ مەودان نیشتیمانیەکان بۆ سەردەمی حکومڕانیکردن بۆ سەردەمی لایکەم ئەوەی کە پێوتێت چەمکی هاوڵاتی بوون تاکی کورد لە کوردستانی عێراقدا لە سلێمانی و هەولێر و دوهۆک هەست بەوە ناکات کە ئینتیمایەکی بۆم خاکە بۆم وڵاتە هەیە کوڕێک عەزیز شتێکی نووسی لە ماوەیە لە ئەوێنە دەڵێ خەڵکی کوردستانی عێراق تاکی کورد پێڵاوەکانی بەم خاکەوە دەبەسێ هەرچەند ئەو بە شێوەیەکی سادە باسی دەکرد بەڵام واقعەتیشی وایە خەڵکی بە زۆری نەمن دەڵێم دیارە خەڵکێکی زۆر هەیە حەماسی هەیە و بۆ حیزب ئێساس خۆی بە کوشەدات و وەکو یەکێ لە سەرکردەکانی کوردوتی ئەمە 30,000 فیداییمان هەیە بەڵام پێتوانێت بەبێ بوونی توێژینەوەیە کە زانیاری ورد و دڵنیاکەرەوەمان پێبدا قسێکی لەو شێوەیە کارێکی قورسە دقیقەن وایە لەگەڵ تا من لە شوێنی تریشە ئەمەم نووسیەوە بە توێژینەوەم کردو ناسیۆنالیزمی کورد چوار کەسی نییە چوار سکۆلاری نییە کە دوو توێژینەوەی دقیقی کردبێ ئەسڵان ئەکرێ بڵێ ناسیۆنالیزمی کورد بزوتنەوەی ناسیۆنالیزمی کورد کەسێکی نییە ناسیۆنالیستێکی نییە کە بە شێوەیەکی سیاسی و فکری توێژینەوەیەکی ئەکادمی کردبێت لەسەری ئەوەی کە هەیە ڕق و تووڕێی و بغز و بە شێوەی پێڵێن لە ئێثنۆسنتریزم ینی سنتریزم ئەوە دیارمان بەس جەختکردنەوە لە چەقە لە مەرکەزە ینی لەسەر ئێسنیکی کورد جەختەکەنەوە ئێسنیکی کورد وایە ینی بە شێوەیەکی زۆر شۆڤینیانەکە کورد قەڵافەتی وایە باڵای وایە ئێمە دەبێت جیابینەوە ئێمە دەبێت وا بکەین بەبێ ئەوەی توێژینەوەیەکی فکری و کولتوری سیاسی بکەن بۆ ئێمە دەبێت جیابینەوە هەر ئێمە جیابینەوە لە عەرب باڵات بپرسم تۆڵی بزوتنەوەی ناسیۆنالیستی کوردی جەختکردنەوەی بەردەوامە لەسەر ڕەگەز لەسەر عێرق و بە شێوەیەکی شۆفێری تۆ توانی ناوی ژمارەیەک توێژەت ناوی ژمارەیەک کتێب پێ بڵێ کە ئەم معنایەمان پێ بدا لەسەر بزوتنەوەی ناسیۆنالیستی لە ناو کووردا ئەخ من پێشت کەوتم من گوتم ئێمە سکۆلاری ناسیۆنالیستیمان ئەوەی کە هەمانە ڕۆژنامەنووسە ئەوەی کە هەمانە شاعرە ئەوەی کە هەمانە کادری حیزبی ئەم قسانە دەکات لە ئەرزی واقعدا نیمانە منیش پێ دەڵێم بە واقعی نیمانە دکتۆر بورهان یاسین من ناتوانم بڵێم ناسیۆنالیستە کەسێک کە بڵێ ئەکادیمیستە قسەی لەسەر ئەمانە کردووە بە وەردیش قسەی لەسەر کردووە بەڵام من ناتوانم بڵێم دکتۆر بورهان یاسین کەسێکی نیشتیمانیە زیاتر تا کەسێکی ناسیۆنالیست بێت لەبەرەوە من پێم وایە کورد ناسیۆنالیستی نییە بە مانا سیاسی و کولتوریەکەی لە ڕووی ئەکادیمیەوانێ هەندێک هەیە کاکێ ئومێد ئەمە ئەو بڵێم هەندێک هەیە بەتایبەت لە تاراوگا زۆر حتا لە کوردستانیشە زۆر لەوانە هەن کە ئەنووسن خوێندکاری ماستەر و خوێندکاری دکتۆرا لە بواری سیاسی و لە بواری فلان و فیساردا ئەمانە حەماسی نەتەوەییە ئەمە گوتاری ناسیۆنالیستی کوردی نییە ینی من یەک نمونەیەکە ببێنەوە کەسێک کە بەخۆی دەڵێت ئەکادمیست لە توێژینەوەیەکە با بڵین لە سێمینارێکە ئەڵێ لە دروستبوونی عێراقدا ئینگلیزەکان کەسێکیان دەست نەکەوت پاهینێکیان هێنا کابرایەکی پێپەتیان لە دنیا عەرەبیەوە هێنا کردیان بە حاکم بەسەر تۆ سەیسی لەم تعبیرە پێپەتی وشەی پێپەتی بەکارێنێ ئەمە جۆرێکە لە ڕاسیزم ئەمە جۆرێکە لە شۆڤینیزمبوون بەرامبەر پێشەوەی بەرامبەر بە کابرای عەرەب کە کراوە بە پاش عێراق بەرامبەر بە ڕەگەزی عەرەبە ئەم
وتارە شۆڤینیە نەتەوەیە تونندڕۆیە لە ناو هەندێک کەسدا زیانی بەڕەهەندی نیشتیمانی خەباتی ڕزگاری خوازانی گەلی کورد گەیاندووە لە ئاستی کوردستانی عێراقدا. بەڵێ بەڵام پێتوانێت لە دو ئەنجامە ئەو جۆر لە گوتارە کە تۆ ناوی ئەنێ ڕاستیزم نوێنەرایەتی ڕوبەرێکی یەکجار بچووکی ڕۆشنبیری کوردەکە یاک ناسیۆنالیستی کوردیەکە و ڕوبەر فراوانەکەی هەرگیز بەو شێوە مامەڵی لەگەڵ دنیا عەرەبانە کردووە. بەڵێ زۆر جوانە. با بژێڕنەوە بۆ سەر عێراق لەم ڕۆژانەدا مالێکی زۆر حەماسی نەتەوەی و عێراقچێتی و هەتا قەومچێتی هەڵساوە دەیەوێت شەڕکە بە شەڕی کورد و عەرەب بەڵام هەر لەناو تایفەی شیعەوانێ حەوزەی عیلمی نەجەف زۆر جوان دەمکوتیان کرد. ئێمەی کورد دەبێت کار لەسەر ئەو گوتارە بکەین چۆن حەوزەی عیلمی نەجەف چۆن هەندێک لە با بڵێن ئایەتوڵڵاکانی شیعە دەمکوتی مالیکییان کرد بە زمانە عەشایەرەکەی خۆمان پۆتیان شکان ئێمەش دەبێت کار لەسەر ئەو بکەین ئەم گوتارە نەتەوەیەی کورد بە گوتارێکی نیشتیمانی وەڵام دەینەوانێ. تەگەشتم کاک کامیارێکێک لەو پرسە تازانەی لە ژیانی بزوتنەوەی ناسیۆنالیستی کوردی هاتە پێشەوە ئەویش ڕوخانی ڕژەمی عێراق و قۆناغێکی تازە بوو لە خەباتی کوردایەتی و قۆناغێکی تازە بوو لە کرانەوەی کورد بە ڕووی عێراقا بەتایبەت لە مەسەلەی کەرکووک و ناوچە دابڕاوەکان ئەمەوێت کورد لەم ناوچانەیە بە شێوەیەکی بەرجەستەستر کرایەوە بە ڕووی نەتەوەی جیاواز و بە ڕووی زمانی جیاواز و بە ڕووی ئاینی جیاوازە کە لەسەر ڕوبەرێک ئەژین پێوەتێ کوردستان تا چەند گوتاری ناسیۆنالیستی کوردی بەرامبەر بەم ناوچانە بەرامبەر بە خەڵکی ئەم ناوچانە بەرامبەر بە کوردی ئەم ناوچانە گوتارێکی واقعی و بابەتی بووە و لە خزمەت بەرژەوەندیە نیشتیمانی و نەتەوەیەکانی کوردستانە بوو. زۆر باشە. من ئەمە گرێ بدەمەوە بە شتێک پێش ئەوەی کە باسی وەڵامەکە دەمەوە وشەی چەمکی دابڕاو بەکارات لە ئەدەبیاتی سیاسی کوردیدا چەمکی دابڕاو بۆ ئەو ناوچانە بەکاردێنرێت کە ئێستا لە دەستوری عێراقا بە المناطق المتنازع عليها بەکاردێنرێت. ئێمە ناکرێت چەمکی دابڕاو لە ڕووی زمان ناسیێوانێ جارێ وشەی مستەقطعی عەرەبی ناگەی ئەگەر مەسەلەی مستەقطعی عەرەبی بگە ئەکرێ بڵێن ناوچە قرتێنراوەکان ناوچە پچڕێنراوەکان وشەی دابڕێنراو لە زمان ناسیدا لە ئینعیزالی عەرەبیەوە هاتووە لە ئایسۆلیشنی ئینگلیزیەوە هاتووە وشەی ینی ئاوەکی کەوتووە ئایسۆلیت کراوە با بڵێن ئینعیزالی بگراوە وشەی دابڕاو ئەمەم پێم وایە حەماسێکی نەتەوەییە ئەمە خۆ خواردنەوەی ئەمە کڕوزانەوەی ناسیۆنالیزمی کووردە بۆ ڕاگررتنی شەقامی کوردی بۆ مۆبەڵایزکردنی خەڵکی سادە خەڵکی عوام بۆ ئەوەی کە بڵێن عەرەبەکانیان دەوڵەتەکانی دەوڵەتە یەک لە دوای یەکەکانی عێراق ئەم ناوچین کردووە. من پێم وایە ئەمە دروست نییە ئەگەر لە دەستوردا وشەیەک کە بە المتەنازع عەلەیهی هینکراوە عەلەیها بەکارهێنراوە دەبێت بە کوردیەکەی بێتە ناوچە جێ ناکۆکەکانیان ناوچە کێشە لەسەرەکان. من بۆ دەبێ ئێمە لە ناوانێ بڵین دابڕاو بەڵام لە گوتاری عەرەبیە کاتێ بە عەرەبیش تێ بنووسیان بە فارسی یان بە ئینگلیزی ناتوانینە وشەیە بەکاربێین. ئەوەی کە دەڵێی تۆ گوتاری ناسیۆنالیزمی کوردی منەمێ ئەلێرۆ پرسیارەکە بکەم ئەم گوتارە حەماسیە نەتەوەیی ئێمە هەمان بوو دەبێت لە کەرکووکە خاوی بکەینەوە یان لای کەم لە ناسیۆنالیزمی ئێتنیکیەوانی بیگوازینەوانێ بۆ ناسیۆنالیزمێکی سیڤیک یان بۆ ناسیۆنالیزمێکی مەدەنی یاخود بۆ چەمکی نیشتیمانی بۆ پاتریۆتیزم. من پرسیارەکە لێرە ئەوها پرسیارێک لەسەر ئەو پرسیاری تۆ دەکەم ئێمەی کورد لە کەرکووکدا بە ئاڵای کوردەوە تە من ناڵێم ئاڵای کوردستانیشەوە ئاڵایە معلوماتێکم لەسەرەوە نییە کە ئاڵای کوردستان جارە دروست نییە چونکە کوردستان ناوچەیەکی جۆگرافیایی گەورە بەسمان لە هەرێمی کوردستان لە هەرێمی کوردستانە ئەوەش پرسیار لەسەرە ئەو ئاڵایە و بە ئەی ڕەقیبەوە تۆ سەی سرودی ئەی ڕەقیب سرودێکی بەڕاستی شۆڤنیزمی لێبارێ شۆڤنیزمی کوردی لە دەبارێت ئەم سرودە پێویستی بە گۆڕانێ ئەم سرودە سرودێکی نیشتیمانی نییە ئەی ڕەقیب سرودێکی نەتەوەییە بۆ سەردەمێکی کۆن من ئەڵێم وەکو شخصی خۆمە قسەی دەکەم زۆر کەسی سکۆلار و نووسەر و ڕۆشنبیریش لە کووردا هەیە ئەسڵەن پێی عیبە وشەی ئەی ڕەقیب شعری ئەی ڕەقیب سرودی ئەی ڕەقیبین کە لەگەڵ ڕێزمانە بۆ دڵاری شاعیر لەگەڵ ڕێزمانە بۆ هەلومەرجی تایە وتراوە بەڵام ئەم شعرە بۆم سەردەمە نایخوا ئەم سرودە بۆم سەردەمە نایخوا کورد ئەگەر ڕۆژێ زووتر ئەم سرودە نەتەوەییە فەندەمێنتالیستە تونندڕۆیە بگۆڕێ قازانجی لێ دەکات ئەتۆ بیرە بەرچاوی خۆت ئەگەر من و تۆ عەرەب بین لە کەرکووکدا کە من و تۆ کورد بین لە کەرکووکە کابرای عەرەب بە شیعاری عروبە بە ئاڵای عروبەی سەردەمی جەمال عەبدولناسر و
سووریا و وێژنە بەعسیەکانەوە بێت باسی گەڕانەوەی کەرکووکە بۆ لای خۆیان من و تۆ دەبێت هینمانچی بێت بەم گوتارە ئێمە لە ماوەی 7 ساڵی ڕابردوودا ئێمە ڕق و چینەمان لە ناو دڵ و دەرونی عەرەبەکانە تورکمانەکانە تەنانەت کریسیانەکانیشە خۆڵقاندووە کەرکووک بە شیعاری نەتەوەی و بە دروشمی نەتەوەی و بە کەفکوڵ و حەماسەی هەندێک ڕۆژنامە نووسی کورد ناگەڕێتەوە کاگومێت کەرکووک بەڕەهەندی نەتەوەیش ناگەڕێتەوە بگرێت بەڕەهەندی نیشتیمانی دەبێ بگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان ئەگەر مەجال هەبێ منەمێ لەسەر ئەمە بە دوورێشی قسە بکەم زۆر باشە ناوبەرێکمان هەیە و دوای ئەم ناوبەرە پرۆگرامەکەمان بەردەوام بێ و گفتوگۆکەمان درێژە بێدەین ئاجیزانم خۆشەویستانم ئەم ناوبەڕەمان هەیە و دوای ناوبەرەکە پرۆگرامەکەمان بەردەوام دەبێت بینەری پرۆگرامەکەمان بن